حکوومەتی عراق ڕایدەگەێنێت ئەگەر پێویست بکات هێز بۆ کۆنتڕۆڵکردنی دەواازەی سنووری خاپور بەکاردەهێنێت. هیشام عەلی ئەکبەر عەلەوی باڵیۆزی عراق لە ئەنقەرە ڕایگەیاند گەر پێویست بکات بۆ دەستگرتن بەسەر دەواازەی سنووری خاپور هێز بەکاردەهێنن. وتیشی مانۆڕە سەربازیەکەی ئەم دوای نێوان عراق و تورکیا لە ناوچەکە ئامادەکاری بوو بۆ ئەمە. ئاشکراشی کرد لە ئێستادا پرسی کردنەوەی خاڵی سنووری نوێ لەگەڵ تورکیادا تاوتوێ دەکەین و لە داهاتوودا هەنگاوی جددی بۆ دەنرێت. عەلەوی لە کۆنگرێکی ڕۆژنامەوەیدا لە باڵۆزخانەی عراق لە ئەنقەرە ڕایگەیاند هەرچێکمان لە دەستبێت ئەنجامی دەدەین بۆی ڕیفراندۆم کاریگەری نەرێنی لەسەر کوردی عراق نەبێت. سەبارەت بە مامەڵەی نەوت لە نێوان تورکیا و عراقیشدا ئاماژەی بەوە کرد وەزارەتی نەوتی عراق و وەزارەتی وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیا کار لەسەر یادداشتێکی لێگەیشتنی نوێ دەکەن. لە بەشێکی دیکەی وتەکانیدا عەلەوی لەبارەی چاوەڕوانیەکانی ئەنقەرە لە بەغدا ئاماژەی بەوە کرد حکوومەتی عراق سێ هەنگاوی گرنگ دەگرێتە بەر کە یەکەمیان وەستاندنی گەشتی فڕۆکەخانەکان بوو، هەنگاوی دووەمیان داخستنی خاڵی سنووری خاپورە، هەنگاوی سێمیش وەستاندنی نەوت و غازە و لە ئێستاشدا گفتوگۆ لەسەر چۆنیەتی جێبەجێکردنیان بابەتە دەکرێت. لەلایەکی دیکەوە ئەحمەد ئارسڵان وەزیری گواستنەوە و گەیاندن و دەریاوانی تورکیا ئاشکرای کرد ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عراق و وڵاتانەی دەکەونە باشووریە وڵاتەوە ڕاناگرن. وتیشی ئەگەر بەرامبەر باکووری عراق گەمارۆ بگرینە بەر لە بەرامبەردا هەنگاوی پێویست دەگرینە بەر بۆ جێگرەوەی هاوردە و هەناردە و بە بەکارهێنانی ئەو بژاردانە بەردەوام دەبین لە ئاڵوگۆڕە بازرگانیەکان. وەزیری گواستنەوە و گەیاندنی تورکیا ڕاشی گەیاند لە ڕێگەی گۆربۆلاک و ئەسەندەرەوە لە ئێرانەوە دەتوانین بگەینە عراق، لە مێرسی و ئێسکەندەرونەوە بگەینە ئوردون، دەرفەتی ئەوەشەیە لە حەیفاوە یاخود لە ڕێگەی نۆکەندی سوێسەوە بگەینە بەندەری عەقەبە لە ئوردون و لەوێشەوە بگەینە عراق.